ڕۆژی 16ی سێ و ئێوە لە هەڵەبجە بوون. پێشەکی ئێرانیەکان مەبەستیان چی بوو لە ئەوەی پێڵەن ڕزگارکردن، داگیرکردن، ئازادکردن یا هەشت جێبێ بەداخەوە هەڵەبجەوای لێ هات؟ مەبەستیان چی بوو لەوەی کە چوونە ناو هەڵەبجەوە؟ لە ڕاستیە شەڕی عێراق و ئێران بە بۆچوونی ئێمە ئەوەنە قورسایی و سەنگینی زۆر بوو بۆ ناوچەکە و حتا بۆ نێودەوڵەتیش پێویستی هەبوو بەوەی کەوا تەواو ببێ. تەواوبوونەکەیشی بە تەسحیەیەکی گەورە کە وای لێ بێت لێی دەرباز بن عیبە نەیەتە سەریان. چونکە هەردوو لە شعاراتی جۆرا جۆرە هەبوو وە بە حەقیقەت کوژراوێکی زۆری بێمەعنا لەو بەینا. بەڵام هەڵەبجە بوو، هەڵەبجە کرایە قوربانی؟ طبعاً قوربانی. بەڵێ 27 ڕۆژی دەقیق پێشی ئەوە نوێنەرێکی تایبەتی وەزیری ناوخۆی ئێران کە عەلی ئەکبەری محتەشمی بوو نردی بۆ لای جەنابی باوکم یاسنا لە ماڵی ئێمە کە بەڕێز ئاغای جەلایی پور بوو. من کە ناوەکانی ژەڵێم ئەوە هەمی بە دەقیقی و مەقسەدەکەیشم لا هەیە. ئەوە یەکەمین جار بوو ئێمە ببیستین مەسەلەی هەڵەبجە. یعنی پێش ئەوە باس نەبوو. لەگەڵ یەکێتی و پارتیوانش باز نەکرا. پێش ئەوە نازانم بەس بەنیسبەت ئێمەوە یەکەم جار بوو. وتی جەنابی من تەبعاً تەرجمەمە کرد فارسی و کوردی. جەنابی شێخ جەنابی ئاغای محتەشەمی سەڵاو و ڕێزی هەبوو. پاش باشەوانە حەزیەکەیت بزانین ئایا ئێوە بە مەزەنەی ئێوە منتیقەی هەڵەبجە ئێمە چەند کەس جێگە بۆ چەند کەس حازرکەین؟ یەکسەر بۆ ئێمە زۆر مفاجئ بوو ئەو پرسیارە. جەنابی باوکم فەرمی پێشی ئەوەی ئێمە ئەوە بڵێن بەلامانەوایە دەست بردن بۆ هەڵەبجە غەڵەتێکی گەورەیە. یعنی ئەمە مەحزەرەکە ماوە هەیە نووسینە. هەڵا غەڵەتێکی گەورەیە لەبەر ئەم وانە وتی بۆچی مەسەن لەبەر ئەوەی ئەوەڵەن هەڵەبجە لە ناحی عەسکەری وە ئاسانە گرتنی ناڕەحەت نییە منتیقەکەیشی لاپێچە زۆر دیار نییە بۆ نەسەرێکی گەورە بێ بۆ. کەواتە کورد و کرمانجی ئێوە ڕازی نەبوو نەک ڕازی نەبوو. فەرمووی ئەترسی ئەوەشمان هەیە بە سەختترین شێوە لێی بدات. بەس بەحسی کیمیاوی نەکرد بەڵام فەرمووی ترسی ئەومان هەیە بە سەختترین شێوە لێ بدات. ئەمە ڕۆژ دووسێ ئیجتیماعی کا بوو. لە دووسێ ئیجتیماعەکە لە کۆبوونەوەیکی گرنگ لە سنە لەوێ بەحس کرا. کێ بەشدار بوو؟ جەنابی باوکم بەشدار بوو هەموو ئەو مامەساشەم هەموو ئەوە بەس لەگەڵیەوە بۆ ئەوە هەر بەجیانی ئێمە بەس دوایە لە کرماشان بەعام لەگەڵ حیزبەکانی شابوو. حتا لەوەی کرماشانە مەسئولینی ئێرانی قیادەی خاتم الئەنبیا و قیادەی ڕەمەزان و ئەمانە وتیان نوێنەری مەقاماتی ڕەهبەری وتیان ئێمە ئاخر ئەمە فەرمانی ڕەهبەرە. مامۆستا مەلا عەلی بیارە کە چەند ڕۆژە دوای ئەوە شەهید بوو فەرمی دەی ڕاهبەری ئێمەش بڕیاری داوە بەشداری نەکەین. و ئەمە ئاخر جاریش دووسێ وەفدی ناردوایی باوکم ئێمە قواتێکی گەورەمان هەبوو لە پشتی هەڵەبجە لە چنار و مۆردین. دوایی یا وەفدی مامۆستا شێخ نورەدینیشی نرد. دوایە مامۆستا شێخ نەجمەدینی هانەسوورە کە معتەمیدی جەنابی باوکم بوو بۆ زۆرشەکە ئەویشی نرد. لە ئەخیر جارە هەر خەمی بوو فەرمی بە من تۆش بڕۆ. نامەشی نرد. نامەکەشی هەیە کە ئەفەرمێ بەشداری نەکەن بۆ ئێوە. یعنی بەڵێ بەشداریتان ناکرد بۆچی چوون بۆ منتیقەیە؟ وەڵڵاهی تەواو بوو. یعنی ڕۆژ شەوی ڕۆژی 25 و شەوەکەی 15 و 16 تەواو بوو. ئێمە چوین بەدەم کەس و کار و بەدەم میلەتێکەوە بەدەم خەڵکێکەوە و یعنی پێش نیوەڕۆکەی ئێمە گەشتینە ناوشار کە گەشتینە ناوشار نیوەڕۆی 16 یا نیوەڕۆی 16 لەو دیوە. یعنی یەک پێشمەرگەی ئێمە ڕۆژی گرتنەکە تەحەدا ئەەکەین یەک نەفەرمان لێ بوونی نەبوو. قووەتێکی زۆر گەورەش بوو. مامە عەلیم مامۆستا مەلا عەلی یعنی کەواتە ئێوە کاتی لێدانەکە بە کیمیایی لە ناو هەڵەبجە بوون؟ نەک کاتی هەر پێشی کیمیاویەکە چونکە
بەیانی ئێمە دەوری سەری سعات مەکردی یانزە و دەوری نوانە بوو لە ناو ئێمە دوای مەسیرەیەک بە ناو شارە وتیان وەڵا حەزەکەین بێن دەوێ مەسئولین لەوێن کوردی کوردستانی و هینی ئێرانی دابنیشن ئێمەش کە چوین بۆ قایمقامێت لە خزمەت مامەعەلیمە مامەعەلیم تەشریفی لێرا بووم بەرامبەرمان قایمقامێکی فارسیاندا نابوو یعنی پێشتر هی نیشان بۆدا نابوو یەکە ئیداری بەڵێ ئەوە یەکێک بوو لە هەڵەکان کێ بوو ئەو کەسە بەڕێزێک ناوێن نا ئاغای ڕەجایی ئەسفەهانی بوو لە هەجەی ئەسفەهانی بوو چکە ئەزانین لە هەجەیان و دوو مەسئولیکەی ئێرانی موحسین و عەلی ڕەزایش لێبوون کورچێ لێبوو کاک شەوکەتی حاجی مشیر بوو کاک خادر کۆکۆیی ڕەحمەت بێ ئەویش هات و ئەچوو بین لەگەڵ ئێمە ئەمانویست ئەبێ ئەو خەڵکە بڕۆن دەرەوە کاک شەوکەت و ئێرانیەکان ئێستا لێ نەدرابوو ینی نا هێشتا لێ نەدرابوو چەند دقەیەک پێش لێدانەکە ئێمە ئەمانوی ئەمانە ئەبێ بڕۆنە دەرەوە ئەمە خەتەرە چونکە پێشی ئەوە بەیانی زوو تایارە لە دوورەوە بەسەر کەشەکانە ئاهات و ئەچوو بەڵام نەک قەسب و ئەمە بەڵام لەم قسانە بووین کە ئەبێ خەڵ ئەوانیان نا ئێمە ئیدارەی شارەکەین ئێمە بۆ خەڵک ئیدارەیەکی خۆی لە ڕاستیشە ئەوەیەکێک بوو لە هەڵەکان ئێران ئەوایە هەڵەبجەی تەسلیمی قیادەی کوردی بکردبایە فاویشی تەسلیمی مەجلیسی عەلا بکردبایە بۆی دوو نموزەجی جوان لە ئیدارەی شۆڕ بەڵام هەڵەی تیاکرا فەرمانداری نظامیەکەی مقەدەمی تەهرانی بوو کە فەرماندەری قارەیە ڕەمەزان بوو فەرمانداری ئیدارەکەیشی ئەو ئاغای ڕەجاییە بوو ئەسفەهانی بوو ئەمە هەڵەیەک بوو لەم قسانە بووین ئەوان ئەیانەوە ئەبێ خەڵکەکە بمێنن داکوتی ئەوە کرا ئێرانیەکانیان ودیا هەردووکیان یەکێتیش و ئێرانیەکانیش ئەیانوت ئەبێ بمێنن کاک شەوکە دەیوت مامەسا ئێمە ئەبێ ئیدارەیەکی مەدەنی دروستکەین بۆ ئەو خەڵکە ئێمەش وەقعەکەمان باوەڕمان یعنی ئەترساین لەوەی کەوا حکوومەت ناشوە قەڵتان بەڵێ چونکە حکوومەت ئەزانێت چۆنە باش لەم ئەسنابووین و یەکەمین لێدان لێداین کە لێداین دیار بوو ڕۆکێتێک بەرد ئەم دیومان ژووری ئەو دیومان کەوتو بوو هەتا ژوورەکە دیار بوو تەعمیر وشتیان نەکرد تازەیی گەچ ئەو ناوەی گرتەوە وەڵا هەر هەمومان بێجگە لە ماوەسە مەعەلی بەڕاستی هەمووی ئەوان خۆیان کرد بەژێری کورسی مێزەکە منیش خۆما بە عەرزە یعنی شتەکە ناهەموار بوو ئەو تەیارانە نزم بوونەوە و بەعزێ ساڕۆخ و ڕێکەت و بە ناپاڵم و دەنگێکی ناڕەحەت و وەڵڵاهی ماوەسە مەعەلی بە پێوە ئاوا بینەکەیم ڕاکی شاوتم کۆ قۆبەندانی شات پارچەیەک و بەرەکەوێ وەڵا هەر بە پێوە وەسا دوایەوە ئەو وەجباتنەوە وتمان دابڕێنە دەرەوە کە چوین دەرەوە مەجموعەیەک زامار بوو مەجموعەیە کە هەر پێشەوە چینە دەرەوە زاماری کیمیایی جارێک کیمیایی نەبوو جارێک کیمیایی تا دوای عەسر دوای دەوروبەری عەسرا بوو ئەوەی یەکەم جار لێ ئەدا لەبەرەوەی کیمیاوی وەکو حاڵەتێکی غازی قورس بوو بنیشێت خاڵکی ئێمەش لە شەڕی عێراق و ئێران و شەڕی ترا هەمووی ژێرزەمینیانە بوو زۆربەی خەڵک چوو بوونە ژێرزەمینەکە زۆرێک لەوای تیاچوون تۆ چی دی مامۆستا بە چاوی خۆ من ئێستا عەرزەکەم ئەوەی کە بینیومە و کە ڕەسممان خۆم ڕەسمیش گرتن بەڵام ڕۆژی یەکەم کەسمان فرێ ڕەسم نەکەوتین بەڵام ئێرانیەکان کامێرایان پێ بوو و بەڕاستی چاکیشان تەغتیە کرد و پاش قەسفەکەش بەڕاستی هەم پاش قەسفەکە پاش تیاچوونی خەڵکەکە بەڕاستی خزمەتی ئەوانەی کە ڕۆنە ئێران خزمەتیان کردن و ئەوانەیشی کە ڕزگار بوون و تەغتیەی ئەعلامەیەکی بەهێزیشان کرد لە خارجە ئەوە بۆ مەبەستی خۆیان بوو یا لەبەر خاتری خەڵکی هەڵەبجە طبعاً یعنی ئەوە بوو بەهۆی ئەوە کە زەمیری جیهانی بجوڵێ بۆ وەساندنی شەڕەکە ئەوە یەکێک بوو لە هەدەفەکان هەڵەبجەش وەکو کانگایەکی دینی معەڕەز بوو هەر لە زووە ئەو زەربەیە بەر بکەوێت کە لەوێ بەری کەوت